هنر لعراق سروک وزیر عراق به برپرسن چارچوبه هماهنگی را کم بوده دا که گروپن هوالبند ایران راضی بکه که دمک دیارکری دا چکن خواه را دستی دولت بکن لگور هنزانیاری دنگ امریکای که گشتن دنگ امریکای گروپان آماده بونا خواه بو دانینا چکان نشان دانه لی تنه ده بهن مرجان او دا خوازا وکشینا لشکرین امریکی جا عراق دکنو داخوازا بچکرنا پشمرگین هریما کردستان جی دکن. جبو زانیارین بهتر دوی درباره دا نها پامنیر هنر احمد جهریما کردستان به مرای دم باش هنر تا چه آگاهی نو دوی درباره دا هنو گلو گارانتیه که هیا که او گروپین هوالبند ایران دمک دیارکری دا چکن خورادستی حکومتی بکن؟ ئەوەی تا ئێستا لە کارنامەی حکوومەتەکەی زێدیە هەیە ئەوی شەوەیە تاوەکو سینۆ ئەو گروپانە بەتەواوی چەکانی خۆیان دانابێت و یا ئەوەتانێت تێکەڵ بەکاری سیاسیە بن یا ڕێگەیەکی دیکە ئەگرنە بەر ئەوی شەوەیە ڕوبەڕووبوونەوەیە. زەیدی لەگەڵ سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی قسەی کردووە دیارترینیان نوری مالیکی داوای لێ کردووە کە لە ڕێگەی چەناڵی تایبەتی خۆیانەوە و پەیوەندیانەی کە هەیەە لەگەڵ گروپەکانە بیخەنە گەڕ بۆ ئەوەی ئەو گروپانە ڕێگەی شەڕ و ڕوبەڕووبوونەوە هەڵە بژێرن بە ڕێگەیەکی دیپلۆماسی و سیاسی چەکی خۆیان دانێن و کۆتایی بۆ مەلەفە بهێنرێت چونکە لایەنی ئەمریکیش تا ئێستا سوورە لەسەرەوەی کە سینۆ هێزەکانیان بە تەواوەتی لە عێراق ئەکشێنەوە و بەڵام ئەوەی کە هەیە گروپەکان مەرجانەیە مەرجەکانیان بەدەر لەوە کشانەوەی هێزەکانی ئەمریکا داوایان کردووە هیچ ئەوانی کە وەکو ڕاهێنەر سەربازانی ئەمریکا وەکو ڕاهێنەر لە عێراقیان ئەوانش بکشێنەوە لە عێراق و هیچ سەربازێکی ئەمریکی لە عێراق نەمێنێ و لەگەڵ ئەوەشدا داوایان کردووە هێزی پێشمەرگەیش چەکدانە هەڵبەتە ئەمە داواکاری هەموو گروپەکان نییە داواکاری هەندێک لە گروپەکانی گروپە نزیکانی هاوپەیمانی ئێرانە. نوری مالیکی داوای لە زەیدی کردووە تاوەکو دەرفەتێک بدرێت بۆ ئەوەی ئەمە ینی دەرفەتێک بدرێت ماوەکە درێژ بکرێتەوە تەنها ئەوە نەبێت لە سینۆ چونکە مالیکی بە زەیدی وتووە وتوێتی دوور نییە ئەمە ئەم مەلەفە خوێن ڕشتنی تێ بکەوێت چونکە ئەو گروپانە سوورن لەسەرەوە و هەرجارە و بیانووی جیاوازیانەیە مەرجی جیاوازیانێ بۆ نمونە ئەو مەرجەی کە هەیەە مەرجی ڕادستکردنی چەکی پێشمەرگە مەرجێکی زۆر قورسە چونکە هەم پێشمەرگە ڕازی نابێ و هەم حکوومەتی عێراقیش ناتوانێت. باشە هونەر هەڵوێستی وەزارەتی پێشمەرگە چ بووە سەبارەت بە ئەم داواکاریەی ئەو هێزانە؟ لەگەڵ چەند فەرماندەیەکی هێزەکانی پێشمەرگە قسەم کرد وتیانێمە لە ڕابردووە چیمان و تۆ ئێساش هەمان شتەڵێنەوە نابێ مەلەفی ئەو گروپانە تێکەڵ بە هێزی پێشمەرگە بکرێ. هێزی پێشمەرگە لە 2005 کاتێک کە دەستور نووسراوەتەوە ئەرک و شوێن و کارەکانی هێزی پێشمەرگە دەستنیشان کراوە بۆیە ئەم گروپانە تازن بەشێکی زۆریان لە دوای شەڕی داعشەوە دروست بوونە ناکرێ ئەم مەلەفە ببەستێتەوە بە هێزی پێشمەرگە. لە ڕابردووشدا بە هەمان شێوە ئەوەی لە شەڕ و ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی مەهدی کە سوپای مەهدی ناسرا بوو لەگەڵ هێزەکانی ئەمریکا و کاتە کە هەڵوەشێنرایەوە هەمان داواکاریان هەبوو سوپای مەهدی کەوتیانە بێ هێزی پێشمەرگەیش هەڵبوەشێتەوە کاتێمە خۆمان هەڵەوەشێنەوە بەڵام ئەو کاتێش و داوایە جێبەجێ نەکرا و فەرماندەکانی هێزی پێشمەرگە و بەرپرسانی کورد بەگشتی یەک هەڵوێست بوون لەسەرەوەی کە هێزی پێشمەرگە هێزێکی دەستوریە و بەتایبەتیەوەی کە ئێستا هێزی پێشمەرگە قسەی لە سەرکاڵە ئێمە نەبوونێتە هەڕەشە بۆ سەر چ ناوخۆی عێراق چ وڵاتانی کەندا و جیاواز لەوەی کە گروپەکانی نزیک لە ئێران ڕۆژانە موشەکەگرنە کوێیت وڵاتانی دیکەی کەدا و لە ناوخۆی عێراقشەوە بەردەوام هێرشەکەنە سەر حیزبەکانی ڕۆژهڵاتی کوردستان و هێرشەکەنە سەر ناوچە نەوتیەکان و ئەو شوێنە گرنگانە و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کورد. بەڵێ. پەیامنێر هونەر ئەحمەد سپاس بۆ زانیاریەکانت کە لە هەرێمی کوردستان و بەشدار بوون لەم